بەڕێز نەقیب کارزان ساڵح گوتەبێژی پۆلیسی پارێزگای هەولێر لەگەڵمانە سەبارەت بە توندوتیژی سوۆسیال میدیا کە بەرامبەر ئافرەتانە کرێ. کاکەرزان سوپاس بامەدەبوونی بەخێر بێت، خۆشحاڵم لەگەڵمان. هێڵێکی گەرمتانەیە ئەمە زۆربەی گرفت و کێشەکانی لە کۆڵ هەم خەڵک هەم خۆشتان کردوێتەوە و کێشەکانی زوو چارەسەرکرێم. هێڵە گەرمە چییە؟ هەر کەسێک کە ئافرەت بە تایبەتی لە سوۆسیال میدیا هیچ هەر کێشە و گرفتێکی بۆ دروست بێ، هەر ڕەشێکی لەسەر دروست بێ، چۆن نەتوانێت پەیوەندی بکات و هێڵە گەرمەکە چۆنە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر هێلێکی گەرمی بە ژمارە 0 خستۆتە بەردەستی هاوڵاتیانی خۆشەویست بە تایبەت بۆ ئافرەتانەی بۆ ئەو کەسانەی کەوە هەڕەشیان لەسەر بە بڵاوکردنەوەی وێنەی نەشیا و یاخود تاوان ئەلکترۆنیەکان دەتوانن لە ڕێگە ئەم هێلە گەرمەوە پەیوەندیمان پێوە بکەن و بەڵگەکان بۆ ئێمە بخەنە ڕوو. ئێمەش بە زووترین کات بە شێوەیەکی نهێنی خێرا دەتوانین کار لەسەر بە شێوەیەکی نهێنی زۆریش نهێنی کاریان لەسەر دەکەین و بەڵگەکانیان وەردەگرین و چارەسەری گونجاویان بۆ دەکەین. و ئەم هێلە بۆ تا پردی پەیوەندی لە نێوان هاوڵاتیان و پۆلیسی هەولێر بە تایبەت ئەو ئافرەتانێکەوە بە هەر هۆکارێکی کۆمەڵایەتی ناتوانن بستنە بنگەکانی پۆلیس سکاڵا تۆمارکەن لە ڕێگای ئەم هێلەوە بە ناردنی بەڵگەکان دەتوانن بەڵگەکان بۆ ئێمە بنێرن و ئێمە چاودێریانەکەین. کاکەرزان هەموو بەڵگەکان هەموو زانیاریەکاری ئەم کەسێک کە پەیوەندی بەوەکە بە تایبەتی ئافرەتان کە ناتوان بێنە دادگاکان ڕەنگە لە ماڵەوە گرفتی گەوریان بۆ دروست بێت، کێشیان بۆ دروست بێت، لە ڕێگەی ئەم پەیوەندیەوە هەر داتای یان هەر زانیارێکی کەسی خۆی هەر بەڵگەیەک بۆ ئێوە بنێرێ ئەگەر شتێکی هەڵەشی کردبێ پارێزراوە ئەمە؟ بێگومان پارێزراوە. ئەوانەی کەوا لە ڕێگای ئەم هێلەوە پەیوەندیمان پێوەکەن و بەڵگەکان بۆ ئێمە دەنێرن، ئێمە ڕێگای تیمەکانی خۆمانەوە بە شێوەیەکی نهێنی کاریان لەسەر دەکەین و گشت بەڵگەکانیشیان پارێزراوە. و لەبەر ئەوەی ئەمە کەیسە هەستیارە پەیوەندی بە ئافرەتانەوە هەیە، خودی جەنابی بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر خۆی سەرپەرشتیم هێلە گەرمە دەکات و خۆی سەرپەرشتی کەیسەکانی ئافرەتان دەکات. زۆر باشە. بەگشتی چی کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی تاوان دژی ئافرەتان؟ ئێمە لە ڕێگای ئەم هێلە گەرمەوە کارێکی زۆر باشمان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کەسانێکەوە هەڕەشە لە ئافرەتان دەکەن بە بڵاوبوونەوەی وێنە یاخود هەر هۆکارێکی تردا لە ڕێگای ئەم هێلە گەرمەوە توانیومانە کەیسی سەدان ئافرەت چارەسەر بکەین و ژیانمان بۆ گەڕاندنێتەوە و ئەو کەسانێکەوە بوونەتە هەڕەشە بۆ سەر ئەم ئافرەتانش لە ڕێگای دادگا و یاساوە بە سزای خۆیان گەیشتونە و مافیشمان بۆ ئەو کەسانە گەڕاندوتەوە کەوا هەڕەشیان لەسرە. ئەمێن نمونەک دەمێ بۆت باسکەم. یەک لە ئێوارەکان ئافرەتێک پەیوەندی کرد وتی هەڕەشەم لەسرە، ئەگەر تا دوو کاتژمێر سێ کاتژمێر بڕی $5,000 نەدەم بە کەسێک وێنەکان بڵاو دەکاتەوە. دوای لێکۆڵنەوەی تیمەکانیمە لە بەڕێوەبەراتی پۆلیس توانیمان لە ماوەی کەمتر لە کاتژمێرێک و لەو کاتێکەوە ئەم تۆمەتبارە ئەم کەسە بۆم ئافرەتەی داناوە تۆمەتبار دەستگیر بکەین و بیدەینە دادگا و تۆمەتبارەکەش دانی بە تاوانەکەی ناوە و لەیەکە دە هەڕەشەی زیاتر لە 12 ئافرەتیش کردبوو کەوا بە هەر جۆرێک بێت وێنەی و نەشای و ئافرەتانی وەرگرت بوو هەڕەشە بۆ سەر ئەمانە. باش هەر ئافرەتێک هەر خانمێک لە سوۆسیال میدیایە ڕوبەڕووی گێچەڵ بۆ چی بکات ڕاستەوخۆ یەکسەر لەو کاتە چی بکە؟ باش ئێمە لێرەوە بەو ئافرەتانە بەو کەسانە ڕادەگەینین کەەوە هەڕەشەیان لەسرە بەبێت دوو دڵی بە دڵنیاییەوە پەیوەندی بە هێلی گەرمی بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر بکەن یاخود سەردانی بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر بکەن. ئێمە بە شێوەیەکی نهێنی و بە شێوەیەکی خێرا چارەسەری کێشەکانیان بۆ دەکەن بەبێ ئەوەی خانەوادە و کەسوکارەکانیان بەم بەڵگانە بەم کێشە ئێمە ئافرەتانە بزانێتن. بەم کێشانە کاکارزانەوە باشترە زانن ئەبێتە هۆکاری گرفتی کۆمەڵایەتی گەورە ناو خێزان تێکات. ئەمە تا چەند وای کردووە گرفتە خێزانیەکان کەم بێتەوە لە ڕێگەی هێڵە گەرمەوە لە ڕێگەی ئەم کارێکی ئێوایکە. بێگومان ئەم هێلە کاریگەریی زۆر باشی هەبووە لەسەر کەمکردنەوەی ڕێژەی تاوان ئەلکترۆنیەکان و کاریگەریی زۆر باشی هەبووە لەسەر ئەوەی کە ئافرەتان هیچ شوێنێک نییە کە هانایان بۆ بن. زۆر جار ئافرەتێکە دووساری کێشێک دەبێتەوە دەرفەتی ئەوەی بۆ نەڕخساوە کە لەگەڵ باوکی لەگەڵ دایکی لەگەڵ خوشکوبراکانی قسەی بکاتن تەنها بەناردنی بەڵگەکان بۆ ئێمە لە ڕێگەی واتسئاپەوە ئێمە بووینە هۆکارێک بۆ ئەوەی ژیان بۆ ئەم ئافرەتە بگەڕێنینەوە و چەندین ئافرەتیش لە هەوڵی خۆکشتندا بوونە ئێمە ڕزگارمان کردوونە ڕاستی کارێکی زۆر باشمان کردووە. و لێرەوەشە دووپات دەکەمەوە ئافرەتان بەبێ دوو دڵی پەیوەندی بکەن دڵنیا بن لەوەی کە گشت زانیاریەکانیان پارێزراوە ئێمە وەکو پۆلیسی هەولێر کاریان بۆ دەکەین. زۆر باشە. ئەمە تا چەند واکات ینی کێشەکان بە گشتی گرفتی ئەلکترۆنی با بڵێن گێچەڵی ئەلکترۆنی کەم ببێتەوە؟
وەکو باسم کرد کاریگەری زۆر باشی هەیە لەسەر کەمبوونەوەی بەڵام لێرە ئافرەتانیش خۆیان کەمتەرخە من لەوەی کەەوە خاڵی لاوازی خۆیان داوەتە دەستکەسانێک بۆ ئەوەی گێجاڵیان پێ بکەن ئێمە لێرەوە داوا لە هەموو هاوڵاتیانەکەین بە هەموو چین و توێژەکانەوە بە ئافرەتان و بە پیاوانیشەوە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان سۆشیال میدیا ئەنتەرنێت زۆر بە وشیاری بەکاربێنن بۆ ئەوەی نەبنە هۆکارێک کەوا ژیانیان لەناو بچێتن چونکە بەڕاستی زۆر ئافرەت هەیە ژیانی وێران بووە بۆ واستای ئەو تۆڕە کۆمەڵاتیانە و ئێمە سێ بارش داواکارین لەو هاوڵاتیانە کەوا تۆڕە کۆمەڵاتیەکان زۆر بە وشیاری بەکاربێنن. زۆر باشە ئەگەر داتایەک هەبێ ژمارەیەک هەبێ لە سەرەتای دانانی هێڵە گەرمەوە تاوەکو ئێستا چەند ژمارەیەکی زۆر پەیوەندی کردووە ئێمە ئامارمان لە بەدەستە بەڵام لە کۆتایی ساڵ گشت ئامارەکان ڕدەگەینین کە ئەوانەی پەیوەندیان بە مێرە گەرمە کردووە ئەو کێشانێکەوە چارەسەر بوونە و گشت ئامارەکان بۆ کۆتایی ساڵ جێدەڵین. بەڕێز نەقیب کارزان ساڵح گوتەپێشی پۆلیسی پارێزگای هەولێر سوپاس بە ئامادەبوونی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش.